بە دوواداچوونی تەواومان کردووە لەسەر تەواو نەکردنی بەشێک لە ڕێگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ڕێگای کەلار سلێمانی کە بە ڕێگای مەرگ ناسراوە. ئێوە خۆشتان شاید بوون لە چەند ڕۆژی ڕابردووە کارەساتێکی دڵتەزێن لەو ڕێگایە ڕوویدا بێگومان ئەوە دوایین کارەسات نابێت کە لەسەر ئەو ڕێگایە ڕووەدا. ڕێگای کەلار سلێمانی ئەوەی کە ماوەتەوە بکرێتەوە بە دووسایت تەنیا 30 کیلۆمەتر ماوەتەوە و ئەو ڕێکارانەی حکوومەت گرتوویە تێبەر بۆ تەواوکردنی ڕێگاکە ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ بێگومان 10 بۆ 15 ساڵی تری پێ ئەچێ. گەرمیان ناوچەیەکی دەوڵەمەندە، گەرمیان خاوەنی دەواازەی نێودەوڵەتی خۆیەتی، پێویستی بە خێر و سەدەقەی هیچ پارێزگا و هیچ کەس و لایەنێکی تر نییە. بەڕێزان ناکرێ لە جادەی کەلار سلێمانی تاقانەیەکی ئەنفال کە لە زوڵم و زۆری بەعز ڕزگاری بووە لەو جادەیە ببێتە قوربانی. ناکرێ کۆمەڵێک پێشمەرگە کە ئەم پێشمەرگانە ئەگەر لە سەردەمی باسا بواە بەگەژ فەوج و لیوایەکی باسا ڕۆشنەوە لە 1 ساتە لەسەر ئەو ڕێگایە گیان ببەخشن. من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاست خەڵکی ئەو ناوچەیە کەم تەرخەمە و گوێیان لێ ناگرێت. لە ماوەی ڕابردووە چەندین جار فشاریان کردووە، ئێمە فشارمان کردووە لە پەرلەمانی کوردستان، داوای تەواوکردنی ڕێگاکەمان کردووە، پێداگرین سوورین لەسەر تەواوکردنی ئەم ڕێگایە لە پەرلەمانی کوردستان. یاداشمان پێشکەش کردووە چاوەڕێی ماوەی یاسایی یاداشەکەین کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری ئاوادانکردنەوە وەزیری دارایی لە پەرلەمانە حزوریان نەبێ. ئەگەر ماوەکە تەواو بوو ئەوان حزوریان نەبوو ڕێگە چارەیەکی گونجاو لە ماوەیەکی کەما بۆ تەواوکردنی ڕێگاکە نەگیرێتە بەر، ئێمە هەڵوێستی ترمانە بێ.